سڵاوتان لێبێت. کاتێک لیستی موچەی مانگی 4 دەبینیت دەگەیتە ئەو بۆچوونەی کە حکوومەتی هەرێم بە شوێنەی موچەکەدا بەش دەکات لە کاتێکدا لە دوێنێەوە بۆچوونێک دروست بووە لە نێو موچەخۆراندا کە لە ماوەیەکی زۆردا موچە دابەش دەکرێت بۆ پێی بەغداد پارەکەی دەنێرێت. دوێنێ 400 ملیار دینارەکەی بەغداد گەیشتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی، بەڵام وەزارەتەکە دابەشکردنی موچەکەی خستە ڕۆژی یەکشەممە واتە 4 ئایار دەست بە دابەشکردنی موچە دەکرێت لە کاتێکدا مانگی ڕابردوو لە 6 نیسانەوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 3 کراو لە هەولێر و دوهۆک 20 مانگ کۆتایی بە دابەشکردنی موچە هێنرا، بەڵام لە سلێمانی دوێنێ کۆتایی بە دابەشکردنی موچەی مانگی 3 هات. باگوێری خشتەکەی وەزارەتی دارایی سیوێکی ئەم مانگە کۆتایی با دابەشکردنی موچەی مانگی 4 دێت واتە بەراورد بە مانگی ڕابردوو 11 ڕۆژ دواکەوتووە. باگەڕانەوەیەکی خێرا بۆ مانگی ڕابردوو ئەگەر سلێمانی بە نمونەوەر بگرین دابەشکردنی موچەی مانگی 4 دەکەوێتە مانگی 6ەوە. بە خوێندنەوە بۆ لێدوانی چەند ڕۆژی ڕابردووی بەرپرسانی وەزارەتی دارایی هۆکاری دواکەوتنی موچە نەبوونی پارەیە لەو نێوەندەتە داهاتی ناوخۆ. ئێمە دەمانەوێت پرسی داهاتی ناوخۆتان بۆ ڕوون بکەینەوە. داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان کە لەلایەن وەزارەتی داراییەوە کۆ دەکرێتەوە 3 جۆرە، ئەوانیش گومرکەکان، ڕسومات و باج. هەرچەندە ئەم داهاتانە بە فەرمی بڵاو ناکرێنەوە و ڕوون نییە چەندە، بەڵام ئەو زانیاریانەی زووم لە ڕێگەی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانەوە دەستی کەوتووە ئاماژە بە 350 ملیار دیناری ماگانە دەکەن، بەڵام حکوومەت ئەمە پشتڕاست ناکاتەوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی لا لیژنەکەوە دەستی زووم کەوتووە داهاتەکان بەم شێوەیە: داهاتی گومرکەکان 170 ملیار دینارە، داهاتی ڕسومات 100 ملیار دینارە، داهاتی باج 70 ملیار دینارە. بۆ پێیە داهاتی ناوخۆ دەکاتە نزیکەی 350 ملیار دینار. ئەمە جگە لەو 26 ملیار دیناری ئەمریکا بۆ موچەی بەشێکی پێشمەرگە دابینی دەکات. باسی خەرجەکانی حکوومەتیش بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان 3 جۆر خەرجی هەیە. موچە ئەولەویەتە وەکەوەی حکوومەت جەختی لێ دەکاتەوە، پاشان خەرجی وەزارەتەکان و خەرجی پرۆژەکانی وەبەرهێنان. موچە زیاتر لە 900 ملیاری پێویستە. خەرجی وەزارەتەکان نزیکەی 150 ملیاری پێویستە. خەرجی پرۆژەکان ئەمە بۆ زووم زۆر ڕوون نییە لەبەرەوەی بەشێکی پرۆژەکان بە قەرز جێبەجێ دەکرێن و بەشێکی دیکەشیان ڕاگیراون. بەگشتی حکوومەتی هەرێم ماگانە پێویستی بە زیاتر لە 1 تریلیۆن دینار هەیە بۆ موچە و خەرجیەکانی ماگانە. پرسی ناڕوونی داهاتی ناوخۆ تەنانەت بەرپرسانی حکوومەتیش نکۆڵی لێ ناکەن. پێشتر زۆر جار لایەنە ناکۆکەکان لە نێو حکوومەت ئەمەیان گوتووە، بەڵام ئەگەر داهاتی ناوخۆ ڕێک وەک ئەو زانیاریانی بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی بێت کە دەڵێن لە دەوروبەری 350 ملیار دینارە لەگەڵ پارەکەی هاوپەیمانان دەتوانرێت کەمتر لە نیوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی پێدابین بکرێت. بەبێ پارەکەی بەغداد بە 400 ملیار دینارەکەی بەغدادیشەوە دەتوانرێت موچەی زۆرینەی موچەخۆران دابەش بکرێت، چونکە زیاتر لە 750 ملیار دینار دەکات و 150 ملیار کورتهێنانی دەبێت بۆ کۆی گشتی پارەی موچە. بەڵام وەزارەتی دارایی مامەڵە لەگەڵ ئەو پارەیە دەکات کە دێتە بەردەستی نەک ژمارە. ئەوان دەڵێن ئەو پارەیە کە بە ناوی داهاتی ناوخۆ لای وەزارەتی داراییە 200 ملیار دینارە و بە پارەی هاوپەیمانانەوە دەکاتە 226 ملیار و بە 400 ملیارەکەی بەغدادیشەوە دەکاتە 626 ملیار، کەواتە هەر ناتوانن موچە دابین بکەن. وەزارەتی دارایی عێراق بە وەزارەتی دارایی هەرێمی گوتووە هەفتەی داهاتوو 400 ملیاری دیکەش دەنێرین، کەواتە وەزارەتی دارایی هەرێم بۆ ئەم مانگە 100 ملیار دینار زیادی هەیە لەو پارەیە بۆ موچە پێویستێتی و ڕەنگە بۆ خەرجی وەزارەتەکان دابینی بکات. خواتان لەگەڵ.